بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتتان باش لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی بە کاتی عقل لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست بۆ تاوتوێکردن و شەنوکەوکردنی بابەتێکی دیکە بە ئێوەی بەڕێز و خۆشەویست شاد دەبمەوە. ئەزیزان خۆشەویستان، بابەت ئەم جارەمان بابەتێکی ئەجگار گرنگە کە پەیوەندی بە ژیانی هەر یەکێکمانەوە هەیە. تۆی بینەر کە بە دیار منەوە دانیشتووی یا مناڵێکت هەیە سەر بەو بابەتەیە کە ئێمە باسیەکەی، یا خۆت مناڵێکی لەناو ئەو بابەتەیە لەدایک بوویت. بەو مانایی کە ئێمە باز لە دوونەوە ئەکەین کە نەوەی زێدیان پێوترێ لەگەڵ نەوەی ئەلفایە، زێد جەنەرێشن لەگەڵ ئەلفا جەنەرێشنە. نەوەی زێد ئەو مناڵانن کە لە نێوان ساڵانی 1990 بۆ ساڵی 2012 بە پێی پێناسێک لەدایک بوون، و نەوەی ئەلفاش ئەو مناڵانن کە لە دوای ساڵی 2012 هەتاوکو ئێستا لەدایک بوون. بۆیە ئەگەر مناڵێک تەیە سەر بەم نەوەیە، ئەوە بە نوعێک لە نوعەکان تۆ گرنگە ئەم بەرنامەی من ببینی، و ئەگەر مناڵیشت نییە خۆت سەر بەمنەوەی تەرگرنگە ئەم بەرنامە ببینی. ئەگەر مناڵیشت نییە و سەر بەمنەوەنی، ئەوە بێگومان برازایەک خوشکەزایەک کەسێکت هەیە، یاخود مامۆستایت و فێرخوازەکانت سەر بەمنەوەن. بۆیە گرنگە لە هەموو ڕێکەوە ئەگەداری ئەم بابەتە بین. بەو پێی کە میدیای کوردیش زۆر کەم ئاور لەم بابەتە گرنگانایەتەوە. من یاسین لە بەرنامەی بە کاتی عقڵا بە ئەرکی خۆم یێزانم کە ئەو بابەتانە میدیای کوردی کەمتر ئاوڕیان لێتەوە و گرنگن بۆ هەر تاکێک لە تاکەکانی کۆمەڵگەی ئێمە پەلاماریان بەم بیان هێنمە ژێر ڕۆشنایی گفتوگۆکردنەوە. بە ئومێدم دوای ئەم مروژاندنە میدیای کوردی زیاتر ئاور لەم بابەتە باتەوە. طبعاً ئەوە نەبێت ینی بێ ئینسافی بکەم یا بێویژدانی بکەم بەرامبەر بە میدیای کوردی. زۆر سێرچم کرد بە دوای ئەم بابەتەیە لە گوگڵا لە یوتیوبە کە بزانم چی لەبارەوە وتراوە، چی لەبارەوە بەرهەم هێنراوە. ژمارەیەکی زۆر 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 کەم لە بابەت کە ئەوانیش نەقڵکردن و گواستنەوەی هیسایتە عەرەبی و ئینگلیزەکان و شتێکی دیکەم دەبینی. بۆیە خۆشحاڵم لەم بەرنامەیە لەگەڵ میوانێکی زۆر ئەزیز و خۆشەویست، زۆر ڕۆشن بیرفراوان و پسپۆڕێکی زۆر شارەزا لە بوارەکەی خۆیان کە هیچ دکتۆر فەهمی عەلی عەزیزە تاوتوێن بابەتە بکەین. دکتۆر جان بەخێر بێت. عزیزم ماوەسای خۆشەویست. دکتۆری خۆشەویست، هەم هاوڕێوە هەم ئوستازێکی خۆشەویستی ئێمە کە تاوان شارەزایەکەت لە بواری چارەسەری دەرونیایە. بەڵێ تاوان بەڕێزان، ئێمە لەم بەرنامەیە 5 تەوەرمان هەیە کە باسیەکەین. یەکەمیان پێناسەی ئەو بابەتاکەین کە لەبارەوە ئەدوین، هەروەها تایبەتمەندیەکانی هەردوونەوەی زێد و ئەلفا باسەکەین، دوایی خاڵە بەهێز و لاوازەکانی ئەم دوونەوەیە باسەکەین، و دواتریش دیارترین کێشە و گرفتەکانی هەردوونەوەکە خێنە ڕوو، و دواتریش چۆنەتی مامەڵەی تەندروست لەگەڵ ئەم نەوەیە، و هەروەها نەوەکەش خۆیان، ینی ئێمە لە جاتی ئەو نەوەی قسە ناکەین ئەوان چۆن مامەڵەیەکی تەندروست لەگەڵ چواردۆرەکانە بکەن. هەندێک پێشنیارە خێنە ڕوو. دکتۆر دێمە لات بۆ باسکردنی هەرێکێک لە تەورەکان. تەمان وتمان ئێمە داوەری بەسەر ئەو نەوەیە ناکەین، چونکە ئێستا گوێیان لێمانە و سیرمانەکەن. ئێمە بابەتێکی زانستی باسەکەین بە پێ ئەو دیراسە و توێژینانی کە کراوە. ئەگەر قسێکتە بێ پێشکە پرسیارت لێ بکەم سەبارەت پێش هەموو شتێ سپاس بۆ جەنابتان بۆ ڕۆژانی ئەم بابەتە زۆر گرنگ و گەرم و هەنووکەی و تا ڕادێک مستەقبەلیانەی کای وروژێنن زۆر 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 ئەمانە پیانەوترێ بابەت ئاڵتونیەکان. کە بەداخەوە من تۆ تۆزێک ڕەحمت کرد و وتم میدیای کوردی هەنێشتی دەگمەنم بینیەوە باسییان کردو، منە توان بڵێم لە دەگمەن کەمترە. ئێمە دەسەخینە سەر برین تا ئیشی لەسەر پێ جەنابتان ئاماژتان پێ کرد. بۆ ئەوە نییە کە سارد بکرێن، نە ئەبێتر دەرگا واڵا بکرێ ئەم بابەتانە بێنە ناو باسانەوە. ئێمە دادوەری ناکەین بە دڵنیاییەوە، ئێمە بینەرین و تێبینی ئەدەین لەسەر شتەکان، لەسەر ئەو شانەوەی کە لە بەردەممانایەوە ئەی بینین و ئەگوزەرێ تێبینی خۆمانەدەین بە حکمی ئەوەی کە تا ڕادێت تەمەنێکمان هەیە کە لەو تەمەنانە زیاترین کە باستان کە جەنابتان لەناو ئەو دوونەوەیە ئەو دووجیلەیە. بەڵام ئەمەش هێشتا شەرعێتمان پێ نادا کە ئێمە تێبینەکانمان بکەین بە حکمدان بکەین بە جەجمنتەڵ بە زمانی خۆیان بڵێن هیەوە چکۆ زۆربان ئینگلیزە ئێمە جەجمنتەڵانە مامەڵە ناکەین. زۆر دروست هەوڵێن بە زمانی کوردی زۆر قسە بکەین، بەڵام ئەبێ مستەڵحەکانیان بەکاربێنی. لە پەرۆشیشمانەوە بەشێکی چکە ئێمە هەردووکمان مناڵمان هەیە، من دوو کچ و کوڕێکم هەیە، کچەکەم سەر بەنەوەی زێدە، کوڕۆکە و کچەکەی ترم سەر بەنەوەی ئەلفان.
هەمووشمان ینی جەنابی شەر مناڵەکەت هەردووکیان سەر بە ئەلفان بێگومان کەواتە لە پەرۆشیشمانەوەی بەڵێ دروست باشە. ئەگەر پێناسی ئەو دوونەوەیە بکەین دکتۆرجان، ئەگەر نەوەی تریشە بێ پێشترنەوەکانی پێشتر خۆمانە چینە چینە حەزەکەم ئەو هینە ئەو هەیکەلی ئەو تەراتی بە ئینەوەیە شانە ئەو پێیژە و ڕیزبندیە. بەڵێ مامەسای عزیز، ڕاستی دابشکردنی جیلەکان نەوەکان حق بە زەمانیەکان کوردوتەنی هەرێکە و بە قزناقی خۆی پێوێ هەریەکە دەروون ناسی لە ڕوویەکەوە باسیەکە، کۆمەڵ ناسی لە ڕوویەکەوە باسیەکە، جەنابتان نەزان مێژوو ناسی مێژوو لە ڕوویەکەوە باسیەکە پێناسی خۆی هەیە، پێناسی عیرفانی و تەسەوفی بۆ جیل شتێکی ترە دین ئێمە لەسەر ئەو پێناسانە یا ئەو پۆلێنکردن ئەگرینە بەر کە زۆرتر باوە. بەڵێ کۆمەڵ ناسێکی و کۆمەڵ دەرون کۆمەڵایەتێکە من خۆم سەر بە نەوەی ئەلفیەم هەزارم ئەوەی میلێنیەمی پێڵێن هەشتاکان تا کۆتایی ناوەڕاستی نەوەتەکانوانە و دواتر نەوەی زێت دەست پێکاکەوەی جەنابتان باسان کرد لە کۆتایی ناوەڕاستی نەوەتەکانەوە 1970 هەتا ئەوگوگاتە 2010 و 2012 ئەمانە دواتر جیلی ئەلفایان ئەلفا لە چی ناوەندراوە بۆچی بێڵان ئەلفابێتی یۆنانیە یەکەم پیت و سەرەتای دەستپێکردنیەتی. ئەلبەتە ئەم دابەشکاریانە دووبارە ئێمە قسەکەینەوە جاتێ لەن ئێمە جەژمێنتەڵ نین ئەمە ئێمە کردومانە گەورەکان کردومان بۆی هەیە بەڵام حقیقەتێکی واقعیشی هەیە ئەو جیلانە کۆمەڵە تایبەتمەندی ینی تایبەتمەندی ڕق تایبەتمەندی هی فیزیکیان هەیە کە ئێمە بەری ئەەکەوین بۆیە پۆلێنکردنەکە سەرباری ئیشکالەکانی هێشتا پۆلێنکردێکی دروستە زۆر جوانە. بەڵام ڕەنگە مامەسای عەزیز 30 بۆ 40 ساڵی تر کە من و تۆ ئەگەر لە ژیانە مابین مەولانای تۆ لێ بەرنامە پێشکەشکا و ئایانی کچی منیش لێرا بێ خوێنەوەیکی تر بۆم بەرنامەی من و تۆ بکەن بڵێن ئەو دابەشکارە چی بۆ ئەوانەیان کرد ئەوان سەر بە ئەلفان سەر بە جێنرێشنی ئەلفان. کورتەی مەبەستەکانمان لەوایە کە ئێمە جەژمێنتەڵ نین بەڵام ناچاریشی هەنێ جار جەژمێنتەڵ بێت چونکە ئێمە ئەزمونمان زۆرترە شتمان زیاتر بینیوە تەمەنێکی زیاترمان هەیە ئەلبەتە ڕەنگە خوێنەوارێکی زیاترمان هەبێت لەوان خوێندنەوەمان بۆ شتەکان زیاتر بێت لەوان بۆیە زۆر گرنگە هەموو خاڵانی کە باسان کرد لە چاوی ئێمە و لە دەمی ئێمەوە ببینرێت و ببیسترێت چات دواتر ئەوانش بۆ خۆیان حەقی هەڵسەنگانی باشە. کەواتە وتمان زیاد جەنەرێشن یا نەوەی زێت لە ساڵ لە کۆتایی ناوەڕاستەکانەوە لە ساڵ 1995 بە دوایانەوە حوتیان تهدیدکرەوە هەتا 2012 ئەوانان کە لەو بینیان لەدایک بوون. یعنی ئەم بۆچی ئەو فترەیە تهدید کراوە ئەمانە پێم وایە بە بەشێکی هۆکاریەوەیە کە ئەکەونە فترەی لەدایکبوونیان ئەکەوێتە پێش ئەو خێراب ئەو بازە گەورەی کە تەکنۆلۆژیا ئەیە ینی لەو فترای لەدایکبوون کێشا تەکنۆلۆژیا زۆر ناتۆتە ناو ژیانمە و ئیتر نیوەکەی تری ژیانیان نەکەوێتە ناو هینەکەەوە ئەگەر وەڵامێکی تر هەبێت. زۆر دروستە خۆی دابەشکاریە نەوەییەکان با بڵێن بۆ زۆر شت ئەگەڕێنەوە ئەڵێن ئێستا جیلێتر هەیە نەوەیەتر هەیە پێڵێن نەوەی کۆرۆنا لە 2020ەوە پەیابن ئەمانە ینی خۆنەوەش ئەبێ ئەوەنە تەمەنی کرد بێ کە توانای خوێندن و خوێندنەوەی هەبێ بەڵام ئەمان ئەڵێن پێناسی نەوەکان و دیاری لێبڵکردنی نەوەکان ئیتر ئەگۆڕێ خێراترە بێ ڕەنگە لەمە دوانەوەیتر بێ بەناوی لە دوای 20ەوە بێ دیاریکە علاکولین چی چۆن لەسەر ئەساسی چی ئەمانە ناونراون هۆکار زۆرن خۆی ئەڵێن سەرەتای ناونەکان ئەگەڕێن بۆ ئەگەڕێتەوە بۆ سەردەمی جەنگی ساردی ئەمریکا و یەکێتی سۆڤێتی جاران لە ئەتوانین بڵێ لە کۆتایی پەنجاکان و هەتاوەکو سەرەتای هەفتاکان. بەڵام بۆچی ئەمە کراوە ئەڵبەتەمە پاڵنەری سیاسی هەبوو پاڵنەری اقتصادی هەبوو پاڵنەری کۆمەڵایەتی هەبوو شتانە بەشداریکردن بۆ لە جەنگا بۆ بەناوی بانکردنی موالید و نازانم چیەوە چی پێڵێن هاتنە ناوەی مافی مرۆڤ و هیومەن ڕایتس وۆچ ئەوانەیە چونکە تۆ پێناسەینەوە و تەمەنی مناڵ و شتانە هەمووی کۆمەڵێ پێوەر و سزای گردردونی مافی مرۆڤ زۆر شتەوە هەیە بۆیە دەستکاریکردنی دروستبوونی نەتەوەی گرتوەکان کە خۆی زۆر ئیش لەسەر ئەوانە زۆر دروستە بۆیە ئەمانە زۆر جاریاری پێکرا حسا حتا ئەوترێ هەنێک لە داخۆکیکارانی جیلی با بڵێنەوەی
زێت کە با بڵێن لە نەوەتەکانەوە تا هیچنەوەی زێت ترتیاتی 28 ساڵ 29 ساڵ ئێستا ینی مناڵین وا بیرمان نەچێن بێگومان ئێستا ئەڵێن تاان پەیوەندینەوە دوایینەوە عادەتەن دراوسەکان پەیوەندیان زۆر زیاتر ڕاست ئێمە وەکو هەشتاکان لەگەڵ شەستەکانە زیاتر نزیکین شەستەکان لەگەڵ چلەکانە زیاتر نزیکن وەک لە ئێمە هەشتاکان هەتاوکوان بۆیە ئێستا ڕوتێک هەیە ئەڵێن لە زێتن جێنرێشنی زێت تێکەڵ و نزیکترن لە ئەلفاوە ئەلفاتیایەتی یاسەیتر 12 ساڵە شدوەرەگریە ڕوتێک خەریکە پیا بێت داوایەوە کەم کەیتر پێناسی مناڵ بگۆڕێ بە پێی پێناسی یونسف و WHO بگۆڕێ لەو کائینە مرۆیی کە تەمەنی بریتە لەوەی کە لە 18 ساڵ کەمترە ڕاست ینی ئەوان داوایەوەکەن ینی ئەڵێ ئەم پێناسی ئێوە داتان ناوە بۆ ئێمە پێناسەیەکی تا ڕادێ جەژمێن تەڵانەیە ئێمە تیامانایە لە 16 ساڵیەوە گەورەوە گەورێ بەڵێ وای ئەوەی کێک لە تایبەتمەندەکانە باسیەکەین یەکێک لە تایبەتمەندەکانی زیێت جەرەنشین لەگەڵ ئەلفا ئەوەیە کە گەورەتر زۆر گەورەتر لە تەمەنی خۆیان دەرەکەون بە تایبەتی ئەوە لە حاڵەتێکە هینەکە بوو یاریزانێکی ماراسۆنی هیکینی ناوکەی بیرچۆتەوە لە ڕاستیە کاتێک کە دەرکەوت یەکەم جار گومانیان لە تەمەنی هەبووتان ئەمە تەمەنی 40 ساڵ و ئەوانەیە کەچی دوای سێران کەن 24 ساڵە سەر بەو جیلێ ئەوان و ئێستاش بەشێکی زۆریان لەو جیلە حتا هەندێک لە ئینفلۆنسەرەکانیان لە بازەکەن ئەڵێ لەگەڵ دایکمانەکچینە دەرە خەڵگوازتەکە ئەوە خوشکمانە یاخود هاوسەرمانە ئەوانە بۆیە گەورەتر دەرەکەون لەمەساخۆی ئەو بابەتی گەورە دەرکەوتنوانە دوو ڕاوێ هەیە دوو تەحلیلی هەیە یەکێکیان تەحلیلێکی نەفسی ئەڵێن ئەم نەوەی زیادە کە هاتووە بەسەر کۆمەڵێ شەڕ و شۆڵ و کۆتایی تەپوتۆزی مرۆڤایەتی هاتن ئیتر بۆیە جۆرێک لە مانوێتی باوانیان بەسەر ئەمانە دەرکەوتووە دەرکەوتوە پێیانە بۆیە حتا ئاڵێن مەسلەی جوانکاری و بایەخدان بە لەش جوانی و بیوتی و ئەم شتانە زیاتر لەمانە باو بۆیە تقریبان خۆیان هێشتەوە بە ڕێژێک لە ڕێژەکە بە شێوازێ لە شێوازەکەم بەڵام ئەلفا لە ناو قەلەقیەک دنیایەکی ڕقەمی دیجیتاڵی پڕژاوەژاوی قەلەقی ئاژین ئەوەش یەکلا بۆتەوە کە قەلەقییان با بڵێن ئەنگزایەتی یەکێکە لە هۆکارەکانی زوو پیرکردنی ئینسان حتا ئاڵێن دەردە زووپیری هێنەوەی کە پێڵێن پرۆژێریا یعنی قەلەقی ئینسان پیرەکە پێش تەمەنی خۆی گەێنێ پیری باشە لە تایبەتمەندەکانی بگوان باسیۆکەین کەواتەمە لەسەر نەوەی زیێت نەوەی ئەلفاش ئیتر وازەحەکە لە دوای ئەوانە و دێ لە دوای 2012 تاوکو ئێستا ئەیان بینین نەوەی ئەلفا ئەڵێن نەوەیەکی ڕقەمی پوختە ینی پیور دیجیتال پیڵێن کۆمەڵگەی دیجیتاڵی تاوە دیجیتال سۆسایەتی کۆمەڵگەی ڕقەمی حتا پێشیان ئەڵێن هەم دایکی زیرەکی دەستکردن هەم مناڵی زیرەکی دەستکردن ڕاست بۆ پێش کاتێ لە سکی دایکیا بوون دایکی مۆبایلی پێ بووە مامەڵی لەگەڵ ئامێرە تەکنەلۆجیەکانە کردووە حتا تەنانەت بەشێکی زۆر لە پشکنینەکانی لە ئەو دەستگانی کە چۆتەنای هەمی تەکنەلۆجی بوون بۆی ئەتوانین بڵین کە چواردەوریان ئەتمۆسفێرەکان ئەتمۆسفێرێکی تەکنەلۆژی بارگاوی بۆ بە تەکنەلۆژی باشە ئەچینە سەر تەوەری دوم دکتۆرجان سەبارەت بە باسکردنی تایبەتمەندەکانی هەردوو هینەوەکە دیارترین تایبەتمەندەکانی نەوەی زێد و ئەلفا چییە؟ ئەلبەتە هەموو ئێسا ئەمە هەمومان مناڵمانە بێت لە گەورەوە بۆ بچوو کاتێکە پلە بەندیانەکەین ئەو مناڵەی کە زیاتر نزیکە لە دایک و باوکیەوە زیاتر سیفەتەکانی باوانی هەڵگرت و هەستەکەی لە ڕووی ئاکار و هەڵس و کەوت و بیرکردنەوە و قسە و ئەو شتانەوە بۆیە هاان نزیکەکان لە یەکترەوە زیاتر سیفاتیەکیان هەڵگرتو نەوەی زێت جیلی زێت نزیکن لە حقبەونەوەی ئەلفیەوە هەزارەوە میلینیەمەوە بۆیە سیفەتەکانی ئەوان زیاتر تایە تەمان کە سیفەتەکان جیاکرێنەوە مواسەفاتەکان کە باسەکرێ ئەلبەتە هەم سیفەتی گشتین عامیان پێوترێ هەم سیفەتی تایبەتیان پێوترێ لە ناو سیفەتە کۆمەڵایەتەکانە تا ڕادەیە جیلی زێت زیاتر کۆمەڵایەتین وەک لە جیلەکانی دوای خۆیان ئەلبەتە ئەمەش تەفسیری خۆی هەیە ڕێگێکی هەیە بۆ ئەگەڕێتەوە بۆ ئەوانەی پێش خۆیان بۆ ئێمە و ئێوە باوکی من و تۆ باوانی من و تۆ نەخەر با بڵێن لە ڕووی کۆمەڵایەتی و تا ڕادەی پەیوەندی کۆمەڵایەتیەکانیان وەکو بڵێ زیاتر دەمەزەرد کراوەتەوە زیاتر گەرم و گوڕا
و زیاتر کەسانی اعتیمادین لەسەر خۆیان بەڵێ یعنی حتا دەرکەوتووە بەو تەمەنە زۆرترین ڕێژەی بزنسمان و کەسی زۆر سەرکەوتوو لە هەنێ بوارە و تەنانەت زۆرترین ڕێژەی پرۆفیسۆری کە تەمەنەکان هیانە ناگاتە ینی 30 ساڵ تیانە بەپی حق بە زەمانەکان کە جیا کراوەەوە ڕاستە ژماری مرۆڤ زیای کردو ئێمە بێ ئەو ڕاستی بزانین کە مرۆڤی 2000 ملیار نەسەمە بووە بەڵام لە 1900 تا 2 ملیار بووە ڕاستە ژمارە تەسیر هەیە بەڵام زۆرترین ڕێژەی شەهادە بەرزەکان و کەسانی لێهات و سەرکەوتوو لە بوارەکانی بزنس و زانست و تەکنۆلۆژیا هەشتانە سەربەنجی لە بوون و هینیشن خەمخۆر و تا ڕادەیەکی زۆر ئەوەی کە پێڵەن سەیڤەر هینەکەن هینەخەن پوشوەخەن شتەخەن و شتی احتیاط هەڵەگرن و شتانە چونکە ئەمیش هەندستان کاریگەری ئێمەیان هەیە بەسەر ئێمە جیلی هەڵگرتنی شت قایم و بترسە لە ڕۆژگار و ڕۆژگاری ڕۆژ بەڕێوەیە و شت هەڵگرە و خەزن کە بۆ ڕۆژی تنگانە ئەو شتانە ئەم سیفەتانەیان تایە لە ڕووی اعتیمادی و ئیتیکالی و کەساتی ئیتیکالینی لەسەر کەستر زیاتر سەر بەخۆیان و ئەوانن بەتایبەتی لە ڕووی نۆڵجە لە ڕووی معریفیەوە بەڵێ بەدڵنیایی کاتێک کە شتێکیانەی تە بە ئاسانی و قوبوڵی ناکەن لەبەرەوەی ئەمە ڕاستە فەزلی خۆیانی تایە بەڵام بیرمان نەچێ کاریگەری پێشکەوتنی زانست و تەکنۆلۆژیا بە تایبەتی ئەنتەرنێتی تایە لە سەردەمی ئەوانە زۆر شت بە ئاسانی فراهەم بوو سەرچاوەکان بە ئاسانی بەردەسەکەوتن ئەنتەرنێت هات ڕەنگە لە هەشتاکانە کتێبێ 2 نسخە لە سلێمانیە لە هەولێرە هەبوو بێ لە سەردەمی ئەوانە لە 2003 و 2004 هاواتەکەن لە گوگڵە 1000 کتێبی وا دەسەکەوت ینی بە کورتێکی سیفەتەکانیان تا ڕادێ سیفەتی هینن سیفەتی جوان و تومەتمە و ینی دەرکەوتەوە زەوتوانیان زۆرتیایە زۆر کۆمەڵێک تایبەتمەندی دیکێ تەوان بێگومان جەنابەت ئەنزانی بە زۆک و بیرهێنانەوە یەکێک لە تایبەتمەندەکانیان هینن ینی مەسەلەی بەکار ئیستیهلاکی زیادە ڕێویکردن لە بەکاربردن و ئەوە باسەکرێکێک خۆشیان ئاعتراف بەوەکەن ینی بازار بەڵێ زۆر حەزیان لە بەکاربردنە زۆر دروستە بەڵێ حتا ئەوە ڕەنگە تەسیراتی هین بێت تەسیراتی ڕیکلام و پرۆمۆ زۆر جوانە چکە بەپی ئامارێکەوەی کە من خوێندمەوە ئەڵە مناڵێکی ئەمریکی تا تەمەنی 11 ساڵی و مناڵانی کە سەر بەم جیلن جیلی ئەلفان بەتایبەتی هەتا گاتە تەمەنی 11 ساڵی 500,000 ریکلام ئەبینێ 13,000 درۆشە بێ گوێچکەیە لە ڕێ ڕیکرامەوە تۆزێ لەمە پێش برنجێکە بینێڵە باشترین برنجە تۆزێتە برنجێ جۆرە تریڵە ئەمە باشترین برنج ئەمە باشترین دایبی ئەویان باشترینە ئەمە بخۆوات لێە جیلی بازارم بەڵێ ئەمیش هەندستان کاریگەری سەردەمەکەی بەسەریان چکە ئەوان لە سەردەمێکە هاتن بەڕاستی ئەنتەرنێت چوو بە هەموو شوێنێکەوە هەموو شوێنێکی داگیر بۆیە ڕێکلامیش و هەموو شوێنێک و بالفعل زۆرترین مەسروف با بڵێ مەسروفچیترین جیل بریتین لە جیلی زێت لە چاو هەموو جیل ڕەبتی بە ئەوەشێ سەردەمی بەرەمێنانی کاڵایە سەردەمی فیتشیزم و کاڵا پەرستیە یەکێک لە تایبەتمەکانی تر مەفتون بوونیانەوە هەر ڕەنگە ڕەبتی بە تایبەت مەفتون بوون بە براند و مارکەکانەوە زۆر دروست حتا ئەگەر فێکیش بێ پێیان باشترە ئەو براندە بۆ نمونە ئەگەر ئەندەر ئارمەرە چوزانم نایکە بۆی ئەوانەوە هەرچی مارکۆ هەرچی مارکۆ براندەیزان هینە ینی ئەو مەفتون بوون بە براند ئەو شەر ڕەبتی بە مەسەلەی ئیستیهلاک و ڕەبتی بە ڕێکلامەوە هەیە و هەر ئەو سەردەمەی خۆشان کە ئەم جیلی تیاپەیە بوو کەوت نەفامکردنەوەتیان با بڵێن ئەگەر تۆ 95 حساب کە هێتاوەکو 2005 و 2012 کەیتر ئەنتەرنێت لە ساڵ 80 سەرجەوی گرتەوە بالفعل وەختەش ئەو براندە جیهانیانە ئیتر لە ئەو جی ڕیکلام و وەکو بڵێ تەشەنە سندن و چوونە هەموو ناوکایەکی کۆمەڵگە جیاوازەکان ینی تەسەور کرد ناو کۆمەڵگەیەکی وەکو ئەفغانی و سۆماڵی ئەوانەیە زۆرترین کالەکە بەکارهێنراوە دوو لە ڕووی جەنابان و بیسەرانیش این بووە نایکی و ئەندەر ئارمەر و ئەوانە بووە لە خواردنەکانە بە براندی خواردنەکان من لەگەڵ هەردوو مناڵەکەمە لەگەڵ مەولانا و کریشناکە گەورن تێگەنوانە زۆر باسیەوەم کرد کە ئەو براندانە بە تایبەتی خواردنەکان ینی مەرجنیەوەی کە ئەیبینی لە دەرەوە وابێ ئیترچیان ناوانی ئۆملالا ڕۆشتین لە یەکێک لەو شارە بۆ لە سەفەرێکا ڕۆشتین خواردمان تکاکینە دەرەوە وتی یەکسەر کوڕەکەم زۆر حسابی پارەکە وتی چەنەدا وتم $100 وتی بەجدیتە وتم بەڵێ وتی $100 بۆ خواردە ناخۆشان ئێتم چی بکەم تۆ دوای براند نەکەوتی ئەو براندەکەی جەنابتە لەو براندانم خواردن نایخۆم بەڵێ بێگومە هین بەس چۆن لە ڕووی نەفسیەوە چۆن ئەوانەی کە ئالودا بن بەم براندانەوە دایک و باو ئەو حتا مناڵەکان خۆش ئەوانەی کە ئەو دۆستە ئازیزانەمان کە سەر بەم دووجە چۆن مامەڵە لەگەڵ ئەم براندانەیە بکەن نەچە بە تایبەتی تۆ ینی جووتێکالەی هی نایک یا بۆ نمونە
چوزانم هەرێکێک لەوانە پومایە ئەوانانی سیرەکەی بای $100 $200 ناکرێنی ئەو هەموو هینکەیتەوە چۆن تەوازنێک دروستکەن لە بینی ئەو حەزە بۆ براندەکان و کولفەیەکی مادیەوە ئالێرایی تر کێشمەکێشی جیلەکان دروستە بێ سیراول ئەجیال دروستە بێ بەڵێ ئالێرایی تر ئەوەیە کە گەنجەکان گلەی لە ئێمەکەن و ئێمەش گلەی لەوانەی پێش خۆمانەکەین ئەوان پێمان لێن ئێوە مەسروفچین و ئێمەش پێیانڵێن ئێوە ڕەزیلن ئەوان پێمان ئێڵەن ئێوە دەست بڵاون و ئێمە پیاڵن ئێوە قرچۆکن ڕاستەکەی پندێکی کوردی زۆر جوانەیەڵە لە پێی بەڕەکەی خۆت پێ ڕاکێشە بۆچی ئەو کۆمەلگانەی کە پشت بەخۆ بەستون کەمترین زیانی دنیا سەرمایه‌داریان بەرکەوتون لەبەرەوەی کەمترین براندی جیهانیان تایە من ناوی وڵات نابم بەڵام هەر بەمانەی چواردۆرمانە تایەتی لەم وڵاتی ئەقلیمیانە زیاتر پشت بەخۆ بەستووە زیاتر کاڵای خۆی هەیە زیاتر زۆری لە قەنەعەت لای جیلی زێت و ئەلفاش دروست بە حکمی ژیانی جیلەکانی پێشخوایانەوەکانی پێشخوایان ئەمانش ئەمە بۆتە لە واقع لایەن یعنی بە کورتەکەی بازار بەداخەوە نابێ هەموو شتێکی تێبێ بەبێ هیچ فیلتەرێک چونکە بەڕاستی بتێوە نەتوێ من ئەزانم پێڵاوێکی ئەندەر ئارمەر زۆر باشترە وەک لە فەیکێکی بازاڕیان حتا بەرهەمێکی خۆمان بەڵام نە ئەڵێم باشترە ناڵێم جوانتر ئەزانم باشتر چکە کوالیتیە هەموو شتێکی تیان بەڵام وا جوانترە بۆ من بۆ کۆمەڵگەی خۆم بۆ نەوەی خۆم بۆ هەردوو جیلەکە و جیلی خۆشم پێشتر بەرهەمی خۆماڵی بەکاربێنم بۆچی چکە بەڕاستی ئەمە بارێکی گرانە بەسەرشانەوە هەم باری کۆمەڵایەتی قورسەکە هەم باری دارایی قورسەکە هەم لێکەوتی نەفسی شێبەکە ئەمە زۆرە لێکەوتی نەفسی زۆ خراپیە ئێستا ئەمڕۆ جیاوازەی کۆمەڵایەتی زۆ دروست بووە آخر کە ئەڵێن کاریگەری کێشمەکێشی کۆمەڵایەتی و جیلەکان دروستە بێ ئالەمەیە دروستە بێت هەر لە جیلی زیاد هەتە هایلایڤشی های کلاسە هەشە لە خوارەوەش باش یینە لێرە مەهارەی هی کۆمەڵاتی دایک و باوک دەرەکەوێت سوشیال بڵین سوشیال سکیلسەکان دەرەکەوێت هەبێ قەناعەتێ بەس بۆ دایک و باوکانی کە دەوڵەمەندن هەیەە ئەوەش ئەڵێ بەری لێبەرە هەرچۆن بۆ نمونە ئەمڕۆ سیارێکی بۆ کڕێبیان هەفتەی دواتێ دێت و حەزی لە سیارەکە نەماوە ئەمانە تووشی چ جۆرە گرێکی دەرونیە بنەگەر بۆ نمونە ئەم ئالوودەبوونە بە براندەکانەوە چی دروستەکەەوە ئەمە کەسایەتی نەرجسی بە هیچ تێر نەبوو دروستە بێت ئەمانە سبێنێت سەری خۆیان و باوانی شانە خۆن ناڵێن ئینسان قرچۆک بێ نەخێر ئینسانە بێ سەرۆت و سامانی پێوە دیار بێ ئەبێ جوانی ژیان و ئەو شتانی پێوە دیار بێ هەتا بەڵێ شتی جوان بکڕە بەڵام تۆ لەو بڕای ئێمە لە کۆمەڵگایەکی یابانی هەبووتر بین نەخێر لە کۆمەڵگەیەکی سویدی هەبووتر بین نەخێر دەلیابان بەم شێوەی مناڵ پەروەردە ناکرێت زۆرتی ملیاردێری جیهان لەوێ لە کاتێکە ئێستش لەوێ مناڵیان هەموو هەردوو جیلی زێت و ئەلفاشیان زۆرینیان ئەزانن ئاگر بەدار بکەنەوە خێمە هەڵبەن و ئەژین تایە ینی تەجروبەیەکەن نەکار قسە بێ هەر تیۆرینی قسەکان ژیانەکەش ئەکەن سەفەری سەفاریەکان بەڕاریەکان چوونە دەشت و دەر و سکاوتینگ و شاخەوانی ئەمانە ئەکەن لەوێ ئەمێنەوە ئاگرەکەن و بەمانە خۆمیشی کوڕە دەوڵەمەند و کچە دەوڵەمەندە نەکاکە دەوڵەمەنی معنای ئەوە نیە کە تۆ هەموو شتێ بخەیتە بەردەست بەڵێ لە تازەترین هەنگاوی وڵاتی چۆک و سوید بڕیاریە کە جزئیەن بە شێوەیەکی بەشەکی دەستبەرداری خوێندنی دیجیتال ینی ئامێرە دیجیتالەکان بن بۆ گەڕانەوە بۆ نووسین و ئەو ئەوش لەبەرەوەڵێ مەهاری نووسین زۆر ڕەتی بە گەشەی مێشکەوە هەیە کاتێک وازی لێ نهینە بەڵێ خانە دەمارەکانی وەکو ئەسترۆسایتوانە لە کاتی جوڵانی دەست و دەستگرتن دەستدان لە قەڵەم و یاریکردن بە قوڕۆم شتانە بەڵێ هەر لە تایبەتمەندەکانە باز لەو کرێت کە وا پێ ناساکردن جەنەرێشن سنسەبڵ جیلێکی حساسن زۆرتیمان بە ژیانی کۆمەڵایەتی و هەروەها تەندروستی ئێنەوە ئەوە یەکێکە لەلایەنە گرنگەکانیان گرنگ ئاماژەی پێبینەوە ئەگەر لەسەر شتێکتە بێ بەڵێ خۆی هەنێک دەرکەوتنی هەنێک کەسی مەشاهیر و ئەمانە پێڵەن سەلبریتی و ئەمانە لە هەشتاکانە ئەوەی باسی ئالان دیلۆن و ڕیکی مارتن و مەجموعەیەک لەمانە کراکە هاتن بە جلی دڕاوە ڕسمیانەگر بۆ هاوکاری بۆ وەکو بڵی هاوخەمی بوونێک بۆ کەسە هەژار شتەکان بەڵام بەداخەوە شتەکە بە لاڕێ براو کرا بە مۆدێل ئەگەر ناخۆی لە ئەسڵا بۆەوە نەبووە ئەمانە کۆمەڵێک مەشاهیر دەرکەوتن سلبریتی دەرکەوتن باخیان بە لە جوانی و شیکی و هەنێک سیفاتی تایبەتی کەسێتی ناسەرەوەی کەسێتی هەبوو
ئەمانە زۆر متاثیر و پیان خۆ لە سەرێک شتێکی زۆر باشە قەیسێکە با من هەستکەم لە ڕووی شیکیەوە ئەسمەوە سەر جۆرج کلۆنی قەیسێکە شتێکی خراپ نییە من ناڵم لە ڕووی ئاکار و فکر و ئەخلاقیادە بچمەوە سەرەوە بەڵام لە مەزهەرە پیاوێکی شیک و قۆز و خۆش مەشرە بوو ئەوانەیە باقیشێکا لە هەنێ پێڵاو لە پێکردن جێ لە بەرکردن تا لە ئەکتەرێکی تری بەناوبانگ بچی ئەمە کێشە نییە بەڵام کێشە لەوایە لە لاساییکردنەوە بێتە خوو چونکە خوی نەوەکان ڕەنگە هەنێ جار کۆمەڵگە هەیە لە ناوبەرێ تەسەورکە هەنێ لە توێژینەوە تەحلیلیە مێژوویە پزیشکیە با بڵێن تەندروستیە دەرونیەکان هۆکاری لە ناوچوونی هەنێک کۆمەڵگا هەنێک کۆمەڵە بوونی کۆمەڵ با بڵێن قەبیلە و هۆز و ئەو شتانە ئەگەڕنەوە بۆ هەنێ خوی کۆمەڵایەتی هەنێ خو عاداتی خراپی و کۆمەڵگە لە نان خواردنە ڕاست بایەق زۆر بە چەوری دراوە بایەق زۆر بە مەی دراوە بایەق زۆر بە برنج دراوە لە کاتێکە هەر برنجش کە خۆەکەی بەکارهێنانەکەی کەم کراوەتەوە احتیاط هەڵگیراوە بۆ برسێتی و هەڵەن یەکێک لە هۆکارەکانی زیادبوونی ژمارەی دانیشتوانی سینی و هندستان لە کاتێکان نەتەوەی تر هەبوو لە ناوچوو ئەوەیە کە هەنێ خوی خراپی هەنێ خواردن هەبووە نەیان بووە لەو ینی بە کورتێکی مەبەسمەوەیە هەنێک لاسایی و هەنێ عادەت هەنێک ئەکتی جیلێک نەبێ بەخوو و ئەم خۆ بیرمان نەچێ خۆەکانە گوازرێنەوە ڕاست ینی خەریکە ئێستا زانستی پزیشکی قسە لەسەر ئەوواکە هەنێک سیفەتی معنەوی هەن تەنانەت حەز شانس لەک خەریکە هەنێ جین ئەدۆزنەوە پەیوەندی بەوانەوە هەیە بۆیە زۆر گرنگە هەنێ خو هەیە نەبێتە خوێکی جەسپێنراوە لە جیلەوە بە باشە یەکێک لە تایبەتمەندی هەرە گەورەکانی ئەم نەوەیە ئەوەیە کە زۆر حەزیان لە ڤیژوەڵایز بوونە لەوەیە کە ئەیانەیە دەرکەون و بە شێوازی ڤیددیۆیی و یا حتا بە شێوازی ئیمەیج و فۆتۆ ئەوانش دەرکەون ینی بەشێکی زۆریان حەزەکەن بنە ئینفلوەنسەر و ئەو یەکێک لە تایبەتمەندەکانیان لە ڕاپرسیەکە کە لە نێوان 2200 گەنج لەوانی کە سەر بنەوەی زێدولفان کراوە لە سای 57یان ئەیانەوێ ببن ئینفلوەنسەر ئەگەر تێبینیت کردبێت هینێکی زۆری ینی ڕێژێکی زۆریان حەزەکەن لەو بوارە ئیشکەن و ئێستا ئەڵێت لە مهنەی پزیشکی و ئەندازیاری محەممەد پاشەخشی کردووە و مهنەی ئینفلوەنسەر و بوون بەناوبانگ بوون لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتیەکانە و ئێستا جێگای ئەو پیشانی گرتوەوە ئەوە دەرەنجامە هینەکانی ئەوە چیەهی لە ناو ئەم جیلێ سەرتاوتمانە من نابێت جژمنتەڵ بین حکم بین بەڵام تۆ هەنە جار ئیتر ناچاری هەنێ هەستی ئیمۆشن و سۆزداری بەسەر ئازاڵە بێنە قسەکی بەداخەوە و ئەو نەوەیە کۆتایی زێت و هاوڵین سەرەتاکانی ئەلفا جێنریشن ئەو خۆشەویستی زوو دەرکەوتن و زۆر دەرکەوتن و سەر بە دنیا ڕقەمی بوونیان زۆرتیایە ئەمە شتێکی باش نییە ڕاستە ئێمە لێرا حکومینەڵین باش نییە بەڵام ئەلبەتە حکومدانەکە بەرمەبنایی کۆمەڵێک شیکاری هەم ژمارەیە هەم دەرونیە هەم فەلسەفیە هەم پزیشکیە ئەمانە نەتیجەی باشی نەبووە بەداخەوە ئەم نەوەیە بە تایبەتی سەرەتایی 2000ەکان و کۆتایی با بڵێن 2010 سەرەتای 2000ەکان تا 2010 کۆمەڵی کێشەی زۆر دەرونی گەوریان تیا دەرکەوتووە کە پێشتر بەو ڕێژەی هەرگیز لە ناو کۆمەڵگەی مرۆڤایەتیە نەبووە کۆمەڵێک تاوان وشتی یانیتر بیرمان نەچێت سە شتێکمان هەیە بە ناوی سایبەر کرایمەوە ڕاستە ئینسان لە هەموو پنتێکە تاوان هەرەکە لە مزگەوتاییکە لە سەر بازاڕایکە لە کەنیساییکە لە شوێنی ئیشاییکە بە تەنیاییکە لە قەرباڵغەیەکە بەڵام تاوانی تر زیای کردم ڕۆشتێکی ناوی سایبەر کرایمە تاوانی تۆڕی کۆمەڵایەتی با بڵێن دنیای دیجیتاڵی ئەم جیلە تقریبا پیانەوترێت جیلی ڕۆبۆتی کۆنتترۆل کراون ئاراستە ئەکرێن ئاراستە ئەکرێن بەشتی باق و بریق بە دنیای ڤێرچوەڵ ئەوەی کە پێڵێن ئفتیرازی دنیای ئفتیرازی ئەوەی کە ڕاز نییە و بەڕاست پیشان ئەدرێت ئەمانە لێکەوتی زۆ خراپیان هەبووە ئەمانە جۆرێک لە تاگەراییەوە ئەوەی کە وابزان پێش بەرنامەکە لەگەڵ جەنابتانە باسمان کرد مەفهومی تاگەرایی گۆڕی و ڕاستە ئینسان تاکسەنتەرە
دیموکراتی بەرەوە ڕۆشتۆ تاکسنتەر بێ مافی تاک زۆر بە بەڵام زۆرجار بەلا ڕێدا ڕۆشن لەمەیان کراوە زیادە ڕەوی تیا کراوە بۆ بە عەبەسیەت ئەم جیلە جۆرێک لە عەبەسیەتیان ڕاستە. هەندێک ئامارم بینی کە سێری بەدوای ئەم بابەتی ڕۆشتم ئابووری بڵاوکەرەوە دیجیتالەکان لە بابەتی ئینفلۆنسەر و یوتیوبەر و ئەوانە ئەڵە ساڵی 2022 16 ملیار و 400 میلیۆن دلار بووە 2023 بەرز بۆتەوە بۆ 21 میلیارد دلار پێشبینی بۆ ساڵی 2027 ئەوەی کە بێ بە 480 میلیارد دلار بەشێکی ئەڵێ بە پێداهاتەکان بەشێکی زۆر لە ئینفلۆنسەرەکان ساڵانە 100,000 دلار تە دەفتەریان دەسەکەوێت بۆیە لە ڕووی ئابووریەوە هینی هەیە کەمەند کێشکەرە لە ڕاستیە بەڵام ئەمەش کێشەیە مامۆستا ئەمە کێشەکە لە چیە خۆی جیلەکان جاران نەوەکانی جاران یانوترانەوەی لەسەرخۆ ینی لە ئیبن خەلدونەوە بیگرەوەی کە لە نزیکترینە لە ئێمە لە کۆمەڵ ناس و تا ڕادێ دەروون ناس و مؤریخەکانە ئەوەی کە باسێکە بۆ گۆڕانکاری لە جیلێکا بۆ دروستبوونی جیلێک 30 ساڵمانەویست بەڵام ئەمڕۆ بە حکم و جەبری تەکنۆلۆژیا و زیرەکی دەستکرد زۆرشتی مەترسیدار پیا بووە جیل لەوەیە لە 4 ساڵا بگۆڕێ نۆرم و عادات و تەقالید لە 3 ساڵا گۆڕێ ئەوەنە نزیک بووینەتەوە لێک ئەوەنە تێکەڵ بووین ئەوەنە بەرێکەوتنمان هەیە ئەگۆڕێ دەوڵەتی ڕقەمی هەیە ئێستا وڵاتی ڕقەمی ئەمە زۆر مەترسیدارە تۆ جاران ئێستا دزێک بۆ ئەوەی باتایە جاران ماڵێکی ببڕێ بەڕاستی خبرەیە ویست بەڕاستی پلانی ئەویست زۆرمانوە بوو بیری لە زۆر شتە کردەوە ینی زۆر شتی لە بەرچاوە بوو بەڵام ئەمڕۆ یەک وەزارەتی کامل کە ڕەنگە موچەی دەیان هەزار خەڵکی لەسەرشان بێ بەهاکرێ بە دزێکی ئینتەرنێتی ئاوا بکرێت لە سانەیەکە ئیفلاس بکە وڵات هەیە ئەڕوخێ قەرزارە بێ لەسەر دەرەنجامی دنیا ڕقەمی ئەمانش کێشەی خۆیان بێگومان ئەگەر بینە سەر تەوەری سێم کە بریتە لە ینی خاڵە بەهێز و لاوازەکانیان ینی خاڵە ئەکرێت ینی ئاماژە بە خاڵە بەهێزەکانیان بین لە سەرەتایەوە بەدڵنیایی ئەمە پێش هەموو شتێ هەر شتێ بڵین لەسەر ئەم دوو جیلە ئێمەژنەوەی جیلی پێشخۆمانی بۆیە بەشێک لە باشیەکانمان و لە خراپەکانیشمان هینەوەی پێشوە بە هەمان شێوە زێت هینی ئەلفیەیە تەنانەت ئەلفاش بەشێک لە باش و خراپەکانەکێتە ئەستۆی جەماعەتی زێتەوە چکە ئەوان ئیسەن نەوەیان هێل ناو ئەلفایە 28 ساڵیان هەیە ئێستا زێت باشیان زۆرە یەکێک لەوانە لە باشیەکان ئەویش ئەتوانی بڵی تا ڕادێ بەخت و شانسی خۆیان کەوتون بەسەرا ئەوەیە کە ئاگادارن لە ئێمە ئەزان ئێمە کێ بووین ئەگەر چیم زانینێکی تا ڕادەیەک معلوماتیە معریفی نییە زیاتر معلومات ژمارەیە ئەزان ئێمە کێن و چۆن ژیاوین و چۆن دەژیاوین بەڵام لە ڕۆشنبیریەوە نەبووتە معریفە کۆمپیوتەریش زانیاری زۆرتیایە بەڵام ئایا کۆمپیوتەر دەتوانێت وەک مرۆڤ هەست دەر ببڕێ ئەتوانین بڵین لە ڕووی زانیاری لە ڕووی معریفیشەوە هێنن ینی ئاگادارن بەنەوەی لەنەوە زۆر ئاگادارن بەڵام ئیتر بەدەست خۆشیان نییە تەمەنەکانەوە نەکەمە بە تایبەتی ئەلفا باسەکەین ئێمەنەک زێدتە سەر ماشەڵا ژنوپیاوی گەوریان بەڵام ئەلفا تەمەنەکان کەمە هی ئەوە نیە جاری ئەزمون بگوازنەوە ئەزمون باس بکەن لە سەرەتای چەکەرەکردنان ینی ئەوە نەبوو بەڵام بە کورتێکی مطلعن وریان ئاگادارن لەوانەی پێشخۆیان بەڵام ئاگاداریەکی وەکوتمان ژمارەیە ڕقەمیە نەک ئاگادارێکی معریفی ئەزانن ئاگر گەرمە بەڵام ڕەنگە تەجروبەی گەرمیەکەیان نەکردبێ بەڵام سیفەتی تریان هەیە یەکێک لەوانە خۆشەویستی خۆ دەرخستنیان تەیە کە ئەمە تا ڕادەیەک لە هەنێ ڕۆ باشە متمانەبوون دروستەکە بەڵام هەنێ جاریش ئەمە بەکسە خراپەکەی باسەکەین فو لە خۆکردنی فوتێکردنە خۆیتیە تایبەتە گەر ناوەڕۆک و دەرکەوتنەکە وەکو یەک نەبێتەوە وەکو یەک نەبێت بە تایبەتیوانەی ئینفلۆنسەرەکان کە دەرەکەون هەستەکەی ژیانێکی زۆر بەهشتی ئۆژین بەڵام سێرەکەی دوجارەوەکو ئەکتەرێکی وەکو بۆ من جیمکاریوان کە درست ئەڵێ من هەموو شتێکم هەبوو بەس لە ناوە دڵ داخورا بوو بۆیە تووشی حاڵەتێکی دەرونی زۆر خۆشیش بوو بەڵام لە ناو سیفەتەکانی تریان ئەم کەسانە زۆر بایەخ بە بزنسیان باخی بابەتی سەرمایه‌داری و ئیستیسمار و وابڵین وەبەرهێنان و ئەم شتان ڕێدەنەمانی پێمانەڵێ بە ئاراستەیەکارون لە هەمووی گرنگتر جیلی زێت کۆتایەکانی زێت
لەگەڵ سەرەتاکانی ئەلفایە ئەوە تێکەڵی لەگەڵ زیرەکی دەستکردا پیا کردو ئێستا بە مەجموعەیەکیانەوترێ ئێوە دایکی زیرەکی دەستکردن ئەمە لە هەنێ ڕوو باشە باشەکەی چییە ئەوترێ پیسبوونی ژینگەی و احتیباسی حراری و لە ناوچوونی هەنێک لە سپێشیزی گیانەوەر و هەڵێن ڕگەزی گیانەوەری و ئاژەڵ و باڵدار و ئەو شتانە کە خەریکە بە تەواوی لە ناوچوون انقیرازەکەن بە یارمەتی زیرەکی دەستکرد و هەنێک تەکنەلۆژیا ڕەنگە ئەم دواکەوتنە یا درەنگ بخرێت یان نەیان ئەڵێن ئەم دووجیلە زۆر باشن ئەمانە سیفەتی جوانن تەمان توانای شاراوی زۆریان تایە چونکە تۆنەوە ناتوانانی یەکسە بڵێ ئەمە سیفەتە باشەکانیان ئەمە سیفەتە خراپن توانە شاراوەکانیان و ئەمە لاەنە ماویشە توانەکانی نێشتا هێشانە بەشێک لەو جیلە بە تەواتی نەگەشتونەتە دەسەڵات چکە بەپی ئامارەکان ئێستا ژمارەیان تقریبن بڵینەوەی زیاد کە تەمەنیان لە 9 بۆ 25 ساڵە 2.5 ملیار کەسە ینی 2 ملیار و 500 میلیۆنە کە تقریبن لە 8 ملیارەکە تقریبن ڕبعێک مامەساوە ژمارانە زۆر مەترسیدار بەڵێ بێگومان ئەمانە ئەم نەوەیە بە تایبەتی ئەلفا و کۆتایەکانی زیێتیش ینی با بڵێ ئەوانەی نەگەشتنە 18 ساڵ و تەواو سەر بە دنیای دیجیتەڵ و زیرەکی دەستکردن ئەڵێن ڕەنگە ئەمە ئەگەرە ڕەنگە کۆتایی نەسلی بەشەریەت ڕگەزی مرۆڤایەتی لەسەر دەستی ئەوان بیانی تر چونکە ئەڵێن بابەتە کۆمەڵایەتیەکان و پەیوەندی کۆمەڵایەتی و زەواز و هاوسەرگیری و وەچە خزنەوە شتانە لای ئەمان تقریبن ئەو معنا کۆمەڵایەتی و بەها کۆمەڵایەتی نامێنێت بۆیە ژماری مرۆڤایەتی زۆر کەمەکات و حتا ئێستا هەنێک لە هۆلیود ناڵێم بەڵام سینەمای ڕووسی سینەمای کۆری با بڵێن هانەکان سینەمای ئەوروپی تا ڕادەیە شەرقی ئەوانش نەک غەربیەکان لەگەڵ سینەما ئاسیویەکان زیاتر بۆ ئاراستەیان ڕۆن حتا جیاوازی لە نێوان بایەخدانی حکوومەتەکانی وەکو ئەمریکا هەیە لەگەڵ یابان و سینە بەم جیلانە لەوێ لە ناو سین و کۆ با بڵێن کۆمەڵە ئاسیاوی شەرقی ئاسیا شەرقیەکانە زیاتر بایەخ بە جیلی باوانە دەن وەک لە جیلە تازەکە چونکە ئەمانەڵێن وابیرەکەنەوە ئەڵبەتە هەمووی فەلسفەی خۆی هەیە بۆ ئەمە هەمووی مۆتیڤ و پاڵنەری خۆیان لە با بڵێن لە دیدگایك تایبەتی خۆیانەوە قسانەکەن و ئەم پلانانەدانێن ئەمانەڵێن ئەم کۆمەڵگە ئاسیویە تا ڕادەیە عورفیە سەر بە دنیای ئەخلاق و فەلسفەی ئەخلاقا هاڵین خوانەخواسەوانی بەرامبەریاوانین و هەڵبەتە ئەوانش فەلسفەی ئەخلاقی خۆیان هەیە بەڵام ئەمان ئەڵێن شەرقیەکان ئاسیاوەکان ئەڵێن جیلی باوان کە کاتە جیلی زێت ئەبێ بایەخ زیاتر بەمان بدرێت تا بەڕاستی ببنە باوانێکی زۆر ئەمین کە ئەم جیلە تازیان بخرێتە دەست و ئەوان ئاراستەیان بکەن ئەلبەتە ئاسیویەکان کە زیاتر فەلسفەی ئەخلاقی زاڵە بەسەریانە ئەڵێن ئەم جیلانە ئەبێ لە پشت و لە پێشیانەوە بڕۆیت تۆ ئاراستەیان بکەیت بەڵام فەلسفەکەی ئەو لاڵێ تۆ تەنها لە پشتیەوە ڕۆیت و ئاراستەکەی پیشانە دیت ئەمە جیاوازی ئەو دوو فەلسفە ئەخلاقیە لە پەروەردەی ئەوەی کە ئێستا هەستی پێ ینی ئەم جیلە یەکێک لە خراپیەکانیان ئەوەیە جیلی بەتایبەتی ئەلفا نۆرمە کۆمەڵایەتیەکان بەها کۆمەڵایەتیەکان بەها ئەوانێکی ئێمە بە کۆمەڵایەتی باڵا و ئەخلاقی ئەوانەیە زانین لا ئێمان تا ڕادێکی زۆر کز بووە بەرە و کاڵبوونەوە ڕۆشتووە کە ئیتر هەنێک سەرچاوە ڕەنگاڵێن ئیتر لە بینی جیلی زێت بۆ ئەلفایە شتێک نەمێنێتەوە بە ناوی ناوچەی مەرەجەل بەحرانی هەلتەقیان بەحرینی هەلتەقیان پەیوەندیەک نەبێت لە بینیان ئایتر دابڕێک دروست بێت لەو بێنا و شتێک نەمێنێ بەیکیانەوە بەسێتەوە ئەمە خۆی شتێکی باش نییە ینی بە کورتێکی ئەڵێن بە کورتێکی جیلی ئەلفا جیلێکن بە تەواوەتی مێژوی مرۆڤایەتی گۆڕن چۆن ئەڵێن مێژوو گۆڕا بۆ پێش پەتای کۆرۆنا و دوای کۆرۆنا ئەڵێن بۆ جیلی ئەلفاش ئاوهای لێ کە بەڕێی من ئەمە هەر ڕەنگە ئەمە پاڵنەرێکی تا ڕادەیەک عیرفانی و ئەخلاقی و فەلسەفی و دینی لە پشتەوە بێ من لەمە ئەترسم ئەمە تۆ تا ڕادێ بەمە مرتاح نیم ئەگەر بینە سەر تەوەری کۆتاییمان دیارترین کێشە و گرفتەکانیان یەکێک لە دیارترین کێشەکانیان بریتیە لە ئەوەی کە لە زۆر نقمی دنیای گریمانەیی و لە ناو دنیای گریمانەی یا زۆنێکی دڵنیایی کە پێوترێکم کەمفۆرتەبڵ زۆن و ئەوانە دروستەکەن و
ترسیان هەیە لەگەڵ بەرکەوتن لەگەڵ دنیای کۆمەڵایەتیە نازم ئەمە ئەکرێت دیارترین کێشیان بێ کێشیان ئەمە ئەو شتە باسەکە کە هەر پێشەوەی جەنابتان بەرنامەکە دەست پێکەین خۆتان ئاماژەتان پێکرد ئەمە ئەیلێنیشن دروستەکە ئەمە دۆغی اختیراب و نامۆبوون دروستەکە من هەموو نیم لە هەمان کاتە من دەوڵەمەند و هەژاریشم لە هەمان کاتە سەرمامە و گەرمامە سێکس ئەەکەم و سێکس ناکەم ئەچمە دەرەوە لە دەرەوە نیم ئەمە ئەمڕۆ کێشەکانی دەرناکەوێ ڕەنگە 30 ساڵی تر دەربکەوێ هەروەکو چۆن لە سەرەتایانوت کاریگەری نیکۆتین و جگەرە 100 ساڵێکی تا دەرکەوێ چونکە ئەچێتە ناو جینەوە و لە لەی کرۆمۆسۆمەکانە گوازێتەوە ئەم شتانش کە منوت ئەمڕۆ باسەکەین هەروە بە ئاسانی دەرناکەوێت ئەم دنیا کۆمەڵایەتیە تایبەتە کە ئەوان ئێستا ئەو ژیلە بە دنیای کۆمەڵاتی هەرناوی نابن پێڵێن کۆبوونەوە نەک کۆمەڵایەتی بە کۆبنەوە گاذەرینی پێڵێن نەک سۆسایەتی کۆبنەوە چونکە ئەوان ئەیانەوێ ئەم جیلە تازە و باڵێن کۆتایی زێت و سەرەتای ئەلفا ئەیانەوێ ماناکانی کۆمەڵناسی و دەروناسیش بگۆڕن ئیتر دایک شتێکی تر بێ باوک شتێکی تر بێ وەچە شتێکی تر بێ خزمایەتی شتێکی تر بێ ئاکار ئەخلاقی و مەسئولیت ئەخلاقیەکان شتێکی تر بێ بۆیە ڕەنگە هەرزەوە دووری بۆ مەسۆ 30 ساڵێکی تر بوون و تۆ محکوم بکەین لە بەرنامەیەکە بۆی کە ئەم قسانەمان کردو لەسەر ئەوان کە هیوادار وانە بێ ویان ڕەنگە ئێمە هەڵە بووین بە کورتێکی ئەو دنیا افترازی کە دروستیان کردو ئەو کۆمەڵگە گریمانەی کە خۆیان دروستیان کردو ئەو پێناسە و بەهایانی کە خۆیان دایان تاشەوە دروستیان کردووە تا ڕادەیەکی زۆر کاردانەوەی وەک لەوەی خۆ کردووی باش کاردانەوەی بەرامبەر بە ئێمە بە جیلی ئێمە و زێت بەوەی کە ئێمە تا ڕادەیەک ڕەجعین کۆنەپەرستین زیاتر بایەخ بە سنووردارکردن و مافی گشتی ئەدەین ئەنجا کۆ تاک کە ئێستا بەرەو ئەوە ڕۆمافی تاک ئەنجا گشتی ئەم بە پێناسە و بەم تێڕوانانەی ئێمە تا ڕادەیەک مرتاحین بەڵێ ڕاست باشە لەبەروی کاتم زۆر کەماوە ئەتوانین بڵین کە بە کۆتایەکە دەرخانکەین بۆ ئەمەکە ئێمە ئێستا پێویستمان بە کاتی زیاترە هەم بۆ تێگەیشتن لە ئەو دوونەوەیە و هەم بۆ تێگەیشتنی خۆمان سەبارەت بە ئەوان ینی ئەوەی کە چۆن لەوان تێبگەین چۆن مامەڵیان لەگەڵا بکەین پێویستمان بە کاتی زۆرترە وەکو جنابیشت ئاماژەت پێەیە کە دنیای ئێمە لە سەبارەت بە ئەم پرسە هیچ بابەتێکی هیچ گفتوگۆشیتیانێ بە ئومێدم کە ئەم بەرنامەی ئێمە ببێ بە سەرەتایەکی جدی ناڵم سەرەتای سەرەتا بەس بێ بە سەرەتایەکی جدی بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە چکە هەمومان مامەڵەمان لەگەڵ یا هەیە تەمەن ئەکرێت بەبێ ناوهێنانی ئەم دووجی لە قسەیان لەسەر کرابێ بەس پێویستە ناو پێێنرێن و پێویستە تایبەتمەندەکان بزانین بۆی مامەڵان لەگەڵ زۆر دروست مامۆستا ئێمە چۆن مامەڵە بکەین ڕاستێکی ئەمەش هەر زۆر قورسە چونکە بەرامبەریش هەیە بێ ئەی ئەوان چۆن مامەڵەمان لەگەڵا بکەن کێن ئەبنە پێشەنگی ئەوان و قسە بۆوانەکەن و قسەیان لێوەرەکەن چونکە بەڕاستی ئێستا دابڕێ دروست بوو لە نێوان جیلی ئەلفا لەگەڵ جیلی منوتۆیە ڕاست تا ڕادەی نزیکترن لە زێتەوە ئەم دابڕەوای کردووە کاردانەوە دروست بووە بۆیە زۆر گرنگە کۆمەڵک چەنێڵی گفتوگۆ و لێک نزیک بوونەوە ئەو شتانە بدۆزرێتەوە ڕێگویستم ئاماژە بۆ بە پێویستمان بە گفتوگۆ هەیە لەگەڵ ئەم زۆر دروستە لەوایە کە هەڵی بژێن لەوای کە ئیکەن ئەبێ جۆرە لە ڕێکەوتن هەبێ بۆ نمونە ڕێکەوتن لەسەر دانیشتن بەرامبەر بە تەلەڤیزۆن مانەوە لە دنیای ڤێرچواڵە و ئەو کاتانەی کە تەرخانیەکەن و کڕینی شتا ئالوودەبوون بە براندەکان ئەبێ لەسەر هەموو ئەمانە گفتوگۆیان لەگەڵا بکەین ینی پێم وابێ پێویستمان بە گفتوگۆی ینی نەوەی کە ناتوانیشتیان بەسرا فەرزکەین ئەبێ دیالۆگیان لەگەڵانی خۆشیان هەیە مامۆستا ڕەنگە لەم زمانەی من و تۆ زۆر مرتاح نەبن ناڵێم خوا نەخواستە تێ ناکەن چونکە قودرەتی تێگەشتیان زۆر بەهێزە بەڵام ڕەنگە بە زمانەکەی من و تۆ قەنەعەت نێنن ئەمان زمانی ژمارە هەزان بۆیە ئەکرێت لە هەنێک ڕێگەی داتا و توێژینەوە و ئەو شتانەوە پیان هەبوو درێکاکە وەرن ئەمە لێکەوتە خراپەکانی شێوازی ژیانی ئێوەیە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی تاوانەوە لە ڕووی تاوانە ئەنتەرنێتی و سایبەرنێتەکانەوە لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتی و تاوانە کۆمەڵایەتیەکانەوە لە ڕووی ئالوودەبوونەوە لە ڕووی نەخۆشی دەرونیەکانەوە کە دەرەنجامی ئەو ژیانیان تووشیان بۆ ئێستاتیانە بە ژمارە پێیان بڵێ کاکە ژماری ئەوە لە 100 ئاونەتان ئاوایە کەواتە ئەمە خراپە ئێمە جاران قسەمان لەسەر تەجروبە کرەمان و حەکیمێک وا ئەڵێ حکمەتێک وا ئەڵێ
بەس دایک و باوک ئێستا پێمە ئەرکیان زۆر قورسە ئەبێ زۆر شارەزا بن لە ئەبێ لەو دنیا شارەزا بن کە ئەم مناڵانی بەداخەوە نیشمانەوە زۆر کەمین. ئێستا من بۆی قەناعەت بەم کوڕەکەم کەم کە تەلەڤیزیۆنەکە بکوژێنێتەوە ئەوەیە کە پیشاندانی یەک فۆتۆی پیکسل بەرز کە 10/80 بێ پێویستی بۆن ڕووبەرێکی ژینی ئابزانام 10 متر مربع شتێکی وا پیسەکەەوە لە ڕێگای ئەوە کە زۆر جار هێشتا شەر بەتەواتی نەمتوانێت قەناعەتەکەم چکە هی ناکە کەواتە بێ زۆر شارەزای ئەو دنیا بین و لۆژیکمەند بین و پێویستمان بە خەڵکی زۆر ئاگدار هەیە لەم بوارانە ئەبێ کەمێک بینە خوار بۆ لای ئەوانش ناڵێم بێنە سەرەوە بەلامان بەڵامی تر ئەبێ لەگەڵیانە ئەمەش جیهازی ئۆکیولەس و ڤێرچوەڵ ڕیاڵەتی بەکاربێنین بەڵام بە شێوازی خۆی و لە کاتی خۆیان و بۆ مەبەستی خۆی چکە ڕاستێکی ئەبێ ئینسانیش ئەنانەتی تیانە بێ ئەم جیلەش من دڵنیام جیلی ژیر و زۆری گوێگر و عاقڵن ئەبێ ئەوە بزانن کاکە ئەزمون تەسیری هەیە ئەزمون کە ئێمە قسەیەکەین ئەلبەتە لە بیرشمان نەچێت کۆمەڵی قسەکرێ لەسەر ئەم جیلە ئەویش هەرکاردانەوەیە ئەم جیلە ئاوا بێخەمن خەم ساردن بەخۆیان نادن بێباکن عەبەسین ئەم شتانە حکمی گشتی ئەوانە ناوانەیە بۆ شێوەیە کاکە ژیانی ناشکری ینی مناڵێکی هەرکە مامۆستا مناڵێکی کوردەواری ساڵی 1940 لە هەڵەبجە لە دوهۆک لە کەرکووک لە گەرمیان بێنە بە جلوبەرگی کوردەواری 14 ساڵێک لەگەڵ مناڵێکی ئێستا هەر بە ڕووکەشی چان لە کوور دەچن هەردووکیان خەڵکی ڕزگاری و کەلاریش من زۆر ڕاست لە کوور دەچن هەردووکیان هەر بە شێوازە حتا زمانیشان جیاوازە بەدڵنیایی لەبەرەوە جیاوازی هەیە ئەبێ ئێمە وەکو جیلی پێشوە بە ئەترافی ئەوە بکەین تەسلیمی ئەو واقعبین کە جیاوازی بەڵام ئەبێ ئەو گۆڕانکاریە خەلدونیەی کە باسیەکە گۆڕانکاریەکی وردە بێ توانەوە نەبێت ناوچوون نەبێت چکە بەڕاستی جاران جیل بۆ جیل پەیوەندی ئاوێتە بوون هەبوو ئێستا پەیوەندی توانەوە هەیە لە ئاوێتە بوونە تۆ هەردووتانە مێننەوە بەڵام لە توانەوە نامێنەوە بە شتێکی بەڵێ ڕاستە دکتۆر گیان زۆر سپاس دەکەم دووبارە پێخۆشحاڵ بم کە لە بەرنامەکەمە ئامادە بووی بابەتەکە پێم وە بە پێویستی بە زیاد لە چەند سعاتێکی زۆر هەیە بۆی قسەی لەسەکەین بێگومان لەگەڵ پسپۆرەتی تریش بێگومان لە پسپۆری دیکەی کۆمەڵ ناسی هەروەها هی فەلسەفی هەتا ئاینی ئەگەڕێنەوە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە زۆر سوپاسی تۆکەم و سوپاسی هەرە گەرم و گەورەش بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویست کە تام کاتە لەگەڵمان نابوون لە بەرنامەی بەکاتی عەقڵا هەموو ئەو بابەتانی کە گرنگن بۆ ئێوە و لەمسی ژیانی ئێوە و بەرجەستن لە ژیانی ئێوەیە ئێمە گفتوگویان لەبارەوەکەین بە ئومێدم کە من وەکو پێشکەشکار و ئامادەکاری بەرنامەکە سەرکەوتوو بم لە هەڵبژاردننی بابەتەکانەوە لە هەڵبژاردننی میوانەکانەوە لە گفتوگۆکردیانە تا بەرنامێکی دیکەی بەکاتی عەقڵ بەخواتان سپێرم ئومێدم هەر لە خۆشی و شادی و تەندروستیا بن.